عزیزان و خۆشەویستان سڵاوتان ئاراستە بێ دووبارە هاتینەوە خزمەتتان لە پرۆگرامێکی نوێی لە بەردەڕەشەوە ئەم جارش دەمانەوێت شوێنێکی تر لە دەڤەری بەردەڕەش بە ئێوەی خۆشەویست بدەینە نیاسین ئەویش گوندی دولێجانی گەورەیە. گوندی دولێجانی گەورە پیاوێکی لێ هەیە ناسراوە بە شێخ زەید کە هەر گەنجێک هاوسەرگیری پێکبێنێ ئەو لەسەر موڵک و زەوی خۆی پارچە زەویەک پێشکەش بەو گەنجە دەکا بۆ ئەوەی خانەولانەی خۆی پێکبێنێ. لەگەڵ ئێمە بن و با پێکەوە بچینە ناو گوندی دولێجانی گەورە. ئێستاش لە لای جەنابی شێخ زەیدین ئەو پیاوەی کە لە گوندی دولێجان هەر گەنجێک کە دوای ئەوەی پرۆسەی هاوسەرگیری پێک دێنێ ئەو لەسەر زەوی و مڵکی خۆی پارچە زەویەک پێشکەش بەو گەنجە دەکا کە بچێتە خانەولانەی خۆی کەواتە پرۆسەی هاوسەرگیری لەم گوندە بۆ گەنجەکان ئاسان کردووە. بەڵێ بەڕێز شێخ زەید سڵاوت لێ بێ و ئەم کاتت باش ئەم بیرۆکەیە لە کەیوە و لە چی سەری هەلدا لەلایەن ئێوە؟ باشم بخێر بێن سەر سەرێمە بێن زۆر سوپاس بۆ هاتناهنگۆ و مادیبینە هەنگۆ بۆ ئەرکێت هوێت چاک و دەستێتن گوت خۆش بن. لە دیروکۆڤێت زڤریتە کاتێکی گەلێکی کەون زڤریتە وەختی بۆ بمەیە محمەدی فارسە لە ساڵە 1964 یەهاتیە دەست پێکردن و بە ئەمیر سەر وەک هۆرە ماینەوە لە 2010 یەت هاتیە دابەشکردن، لە 2019 یەت هاتیە دابەشکردن، لە 2020 یەت هاتیە دابەشکردن، هەتا نوکە یەت وێدی 2010 هەتا 2020 102 پارچە زەوی یەت هاتیە دابەشکردن. ئەوێت ژنێتینن ئەوێت نوێ هەرکە هاوسەرگیری هات بیدەکردن پارچە زەوێک بۆ ئاوەکردنا خانیە هاتیە دانان و هەر ئێکێ جێوێ تەنگیش بیت جێت ماڵێدا نەبێت ئاریشەک هەبێتە ماڵێدا پارچە زەوی بوش هاتیە دانان و هەتا نکەی تێنە دانان. باشە ئەو بیرۆکەیە لە چی وتمان سەری هەڵدا لە باو باپیرانە یاخود لە سەردەمیتەوە دەستان پێ کردووە؟ لە کێڤندا وەختەی بۆ بمەدا بێ لە ساڵە 1964 بەێ بەردەوامیە کێشە کێشەتا 2010 لە 2010 یە دەست پێکردیەوە با زۆر باشیت بۆ هاتیە دانان و 2019 و 2020 هەتا 102 پارچە زەویە دوا 10 ساڵە دایت هاتیە دانان. باش ئێوە زەویەکان بێ جیاوازیدا بەش دەکەن بێ جێدانە خزم و کەس یاخۆت هەر هاوڵاتیی گوند پێویستی پێ هەبێ ئەوە پێ ئەدەن؟ بێ جیاوازی ناوبەرە کەسدا چ جیاوازیەک ناهێتەکردن هەموو ناوا دێدانێن دێ ژەمارە بودانێ ناوێت وا دانێن دێ هاوینە پشکێ هەر ئێکی کۆکیرێ دەرکەف دێ بول وێرە هێتە دانان دێ بۆ هێتە دانا چ جیاوازی ناوبەرە کەسدا ناهێتەکردن. ئەگەر پرسیارێک بۆ خۆشی بکەم ئێوە زەوی دەدەن ئەو کەسانەیە کە ژنی دووەمیش دێنن؟ یا هاتیە دانان ئەویش یاوی بەس یا هاتیە دانان بۆ بخرە هاتیە دانان چ جیاوازی نەهاتیە کردن؟ چەند بێ هەر دروستە تا چارش خودی ژەمر و نابیتە بەسیت هاتیە دانان بۆ هەر ئاریشەک و هەبیتش بۆیت هاتیە دانان. کەواتە بڵێن ئێوە ئەو ئاستە لەو ئاستەدان گەنجەکان کە بڵێم کێشە و ئاریشیان کەم بووە لە پرۆسەی هاوسەرگیری بەهۆی دابەشکردنی ئەو زەویان زۆر ئاریشە لەوە گۆندەی نکە ئیگەشتە 206 ماڵە ئاریشەک نەمایە تەواوەن گوند نوکە دەرەستن چه ئاریشەکتە گوند دانیا هەمیە جێ خۆیت هەی بێ ئاریشە خرە جیوایە فرەیە خۆشترین کۆبن. شتێکی لێرە ئایا قەوارەی گوند بڵێم مەزنتر نەبووە بەرفرەوانتر نەبووە بەهۆی دابەشکردنی ئەو زەویە؟ زۆرە مەستر بێ زۆر شێن بێژمەتە یا بیە دوو جۆرە ڕەنگە ببیتە دوو جۆر و نیڤەش زێدەبی بەلێ. نمونەتان زیاد بێ ئینشاڵە سەرکەوتوو بوون جەنابتان وابزان پەرتوخانەیەکتانیش هەیە ئەگەر پێکەوە ئێمە بچین پەرتوخانەکە تیژ ببینین و هەندێ قسە و زانیاریمان بۆ بکەیت دەربارەی ئەو پەرتوخانەش ئێمە سپاسی تۆ دەکەین. بەخێر بێن سەر جاوێتمە بێن دێ زۆر پێ خۆشحاڵ بێ خزمەتەوان گۆڕۆ بگەین. ئەو پەرتوخانە زڤریت دانەرێ وێ پەرتوخانێ بۆ بێمە زڤریتەوە محمەدی فارسە
لە ساڵە 1936 بەری 85 ساڵە یا یە دەست پێکرەی لەوێ پەرتوکخانەدا زۆر پەرتوکێت گەڤنێت مێژووە بەری 140 ساڵە پێ 145 ساڵایە تێدا هەی زۆربەی وە پەرتوکە خرت چۆپۆئێکێنە و پەرتوکێت زۆر تکێ من وڵاتەوە گەلک تکێ من هەندێکتەوەدا زۆر تکێ من باشە پەرتوکەکان خۆیان لە چ لایەنێکەوە دەگرنەوە یەت ئاینی دیێتەوە ئاینە ئیسلامێت گیریتەوە یەت ئاینێ دیت گیریتەوە یەت کشت و کاڵیەت گیریتەوە یەت یاسایەت گەڤنێت عێراقێت گیریتەوە یاسایەت دەرڤە یەت تێدا یەت دەرونیەت تێدا یەت جیۆگرافیەت تێدا یەت بەحسێ کوردستانê زۆرێ تێدا سە خاکا کوردستانê زۆرا تێدا سە مێژووە عێراقê li kevn û mêژuwa عێراقê li nû زۆر یەت تێدا هەی باشە ئێوە ئەم پەرتوکانە خۆتان کۆتان کردوتەوە یا خۆت لە باو باپیران بۆتان وەختێ بۆ بێمەدایە دەست پێکرێ لە ساڵە 36 وەکی گاودێ مەگوتەی هەتا 1997 وەختی و ئەمرێ خودێکرێ ئەو پەرتوک هاتینان بۆ زێدەبینێتشون لە پشتی هنگیش مەگیرنگیەکە زۆرە تایبەت زێدەیە پێهاتیەدان لە 24 ساڵە ڕۆژانە پەرتوک تێدا زێدەت بن ڕێژەیە پەرتوکۆیە گەشتە نوکەیە گەشتە 1600 پەرتوکۆی تێدا هەی ئەکەواتە ژمارەیان 1600 و تشتێکن ڕەنگە 20 تشتێک بن باشە خەڵکی گوندیان بڵێم ماڵەوەتان هاوکارن لەگەڵت بۆ کۆکردنەوەی پەرتوکەکان زۆر هاوکارن زۆریان پێخۆشە هەمە هاریکاریەتکەن هەمە شێوەوە نانێ هاریکاریە بدانانێ بچێکردنێ چۆڤێ خوددانێ زۆر هاریکارن هەمە بەلێ خەڵکی گوندیا خودت بڵێن گەنجەکان کەسایەتیەکان دێن سوود لەم پەرتوکانەی تۆ دەبینن زۆر تێن دەبن هەر ئێکێ پێتیوی پێ بێت لە خوێندنێ دەبن لە ماستەرێک و چێتکەن گەڵک دەبن بۆ دکتۆرایەت هاتیە بەرەن زۆر مەفۆیت بێت تایبەت پەرتوکێت کەڤن مەفاکە زۆر لێت بینن زۆریش دەبن هەتا نوکەش ڕەنگە هەتا 300 پەرتوکە نوکە تێرەدانە بن خرێت دەرڤە پشتی کاری خو پێ خلاصکەن تینەوە باشە ئەو پەرتوکانەی کە کۆنترین پەرتوکن مێژویان بۆ کەی دەگەڕێتەوە بەلێ تێدا 1301 کوچی ئەو 141 ساڵە تێدا هەی 150 ساڵێ تێدا هەی یەت ئاینێ تێدا هەی 121 ساڵێ تێدا هەی 126 ساڵێ تێدا هەی دەستنویسینێ تێدا یەت بەری 178 ساڵە تێدا هەی نویسینە ڕۆژانە تێدایت 59 ساڵە تێدا هەی زۆر پەرتوکێت تێدا هەی باشە شێخ ئێوە ئامۆژگاریتان بۆ گەنجان چییە کە لە ئێستادا زیاتر خەریکی تەکنەلۆژیا و موبایل و ئەو شتانەن کە ڕوو بکەنە پەرتوک خوێندنەوە هەتا بەرێ مرۆڤە شێوەکی گەڵێکی باش نە زڤریتە بۆ پەرتوکێ نە مرۆڤ پێشکەوێت نە وڵاتیش پێشکەویت پێشکەف نەکە هەر وڵاتەکە هەر کەسەکە هەر ژیانێکی بیت یا پەرتوکێدا هەر جیەکێ پێشیش کەف بیت ئیلا پەرتوکیە پێشکەفتی هەر کەسانێک هەر وڵاتێک هەر جیەک لە پەرتوکێ دوور کەفت دڵژیانی گەلک دوورکەوێت دمیتەوە بۆ پاش باشە ئێوە لە داهاتوو پلانتان چییە ئەم شوێنە گەورەترکەن پەرتوشی زیاتر بێنە ناو پەرتوخانەکەتان باوەڕ بکە ئەکە ڕۆژانە یان زێدەبینە پەرتوخۆنە زێدەت بیت ڕۆژانە زێدەت بیت ئەم هەمە هەوڵە دەنگ و زێدە بکەین شێوەکی گەلێکی ماستەریش لە ئەوانوکە ئەم تێدا
دەمانەوێ لەگەڵ مختاری گوند قسە بکەین باسێکی گشتی گوندی دولێجانمان بۆ بکە ئاخۆ هاوڵاتیانی سەرقاڵی چن ئێمە دەمانەوێت لەگەڵ مامۆستا سەلمان کە مختاری گوندی دولێجانە قسە بکەین مامۆستا سڵاوت لەبێ ئەم کاتت باش ئەگەر باس بکەی بۆمان ئاخۆ گوندی دولێجان هاوڵاتیانی زیاتر خەریکی چین یا خۆ لە چەند ماڵ پێک دێن بەگشتی ئەگەر باس بکەی بۆمان پێشێکی بخێر هاتنە سایتێ خانێ نیوز کەیم خێراتن سەر چاڵە گوندێمە شوێکی گشتی تقریبا نزیکی 207 ماڵان هەیە 207 ماڵان نزیکی 415 سەر و خێزانێت تێدا و 2265 نەفەران پێک دێتن گوندێکە گەلک ئەویدیا پێک دێتن یعنی گەلک هوز و ئەویدیە تێدا هەی دانیشتوانی دوێ گوندەی ئاکنجیە دوێ گوندەی زۆربەی زوری کاری کوشتتوکالیە و بژیلن وەک چاندنا برنجی و چاندنا گەنمی و چاندنا بیسانە و بامیە و جۆرا و جوورێت یعنی کوشتتوکال هەمی جوورێت خوە شوێکی سەرەکی کوشتتوکاڵێ وەت مژیلن بەێ گوندی دولێجان نازانی لەکەی و سەری هەڵداوە یاخود ناوی دولێجان ئەگەر زانیاریت هەبێت بەێ خۆ ناوێ دولێجان دوو ڕئی مەیەت هەی ئێکل وان ڕائیان کە دولێجان دوو بەرگا پێک دێتن دوول و جوان ئەخۆ هەردوو پێشەندە پەری چەندەها ساڵە پشتا گوندی و پێشیا گوندی هەردوو ڕاست بووینە و خۆشوەکی دۆڵێکە دولێجان تێتەوە و ڕائیا دوێش ئەخۆ احتیمالە کەلیمەکە یا هەمیان مهمترە و ڕائیەکە مهمە ئەس خۆش گەڤێڕایە داما کە دولێجان پەیڤەکە ئیرانیە هەتاڤێ گاوێش نزیک محافظە ئەسفەهانی قەزایەک هەیە بناوێت دولێجان وەختی شەڕێ داریوشی ئیرانی و ئەسکەندەری مەکدونی الڤێ ناوچێ هاتیە ئەوی دیکردن حتا گوندێ زەنگەنان وێرێ جێ خواردنێ بووە جێ خواردنا لەشکری بووە لەشکر vê ناوچێ بووە زەنگەنان مەعنا زەنگانانی تێتەوە یعنی دەلالەت سەر هەندێکە ئەف ناوچە شەڕیە تێدا هاتیەکردن مابەین ئەسکەندەری مەکدونی و داریوشی ئیرانی ئەف ناوچە احتیمالە ناوێت دولێجان بوو وی سەردەمیش بەزڤڕیتەوە ئێمە لەگەڵ هاوڕێکانی تۆ و لەگەڵ جەنابی شێخ سەمان کرد دەربارەی ئەو کارە مرۆڤانەی کە شێخ ئەنجامی داوە لە گوندەکە ئێوە پارچە زەوی بەسەر ئەو گەنجانە دابەش دەکات کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدەن ئەو پارچە زەویانە دەمانەوێت لە تۆ پرسین نرخی چەندە یان نرخی هەرزانە بووە شێخ دابەشی دەکا یاخود نرخی بەرزە ئەخۆ نرخێ وان پارچە زەڤیان ڕاستی ینی تشتێکی خەیالیە زۆر گرانن ئەوەش بۆندێ زڤڕێتەوە کە تفاقی و کەیفخۆشیە گوندی و خەلکی گوندی و تفاقێکە زێدە هەیە کەسی نەوێت دەربچیتن ئەگەر پارچە زەڤێک هەبیتن هەمی محاولاتکەن کە دەست نەچیتن بەرەندێ نرخێوان یەگرانە باوەڕ بکەی ئەگەر پارچە زەڤی بیتن تقریبان 8 وەرەقەیە و 7 وەرەقەیە وان دەوروبارە ئەگەر خانی بیتم 2 دەفتەرە سەرڤەیە یعنی خانی نییە 2 دەفتەرە کێمتر کەواتە گەنجەکان زۆر سوودمەند بوونە توانیتیان زیاتر پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن بەێ ئەفکاری شێخ زەیدی ڕێکخۆشکەرە بوو ئەنجامدانە هاوسەرگیری ژلای گەنجان و کە ئەگەر من پارچە زەڤیەک هەبیت و شێمخانێکی تێدا من جێ هەبیتن ینی چ ڕێگیری نامینن کە ئەس هاوسەرگیریە نەکەم ئەو ماڵێ لێک مرۆڤی خوشەویستە ئەو تشتێک مرۆڤی خوشەویستە مرۆڤی ببەخشیتن ئەوە وەکو بێژین لوتکەی إيمانه لك خد تعالى فشيخ جاميري خد أجر وباداشتي بنفيسيتن كا أو كاري أو شيء بتواني دويدا أو چند سالة وكو بيجي نزيكي 100 قطعة زياتر أماش صدقة جارية يا چونك دو قطعة بو مزقفتي بخش احتمال هم قديد بيتن و چندها گنج هبونا خاني بربست بیا بو پیکینانی پروسه خیزانداری نشیای خیزان پیک بینیتن لبر نبونی پارچه زوی آن نبونی خانی یا نبونی عد خود تعالی امر کت قرآن پیروز در سورة الحدید که بما بحث کتن خود تعالی في آیت دا من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له وله أجر كريم مروف هكا حسد بكتن قرض لقل كيا لقل خوايا قرض لقل خوا مرو دكتن يعني اگر قرض لقل خوا بيتن اجر و پاداشتي چنده او فقيره او هجارش
محتاجە کە پێویستی ئەو قەرزە هەیە بەر هەندێ ئەم بینین خودی تعاالە ئەجر و پاداشتی دوی ئیشەڵڵا بوومە زۆر خێرەوەی بنویسیتن و خودی تعاالە نمونی تویش وەکی وی زۆر بکەتن کە بی ئەگەر هەندێ چەندەها گەچ ژیانێ پێک بینن وەکی مە گوتی ئینفاق ماڵ نییە تەنها ماڵ بدەتن صدقة جارية يا أفش لبوميني تنحطها حتى إن شاء الله تعالى لروي إنسانية وا يعني بيا أجري چندك وأفغان جابخو خيزاني بيك بينن بجنا آوات تخو بجنا هيفي أميت تخو أفا چندهن صالة أفغان جا الهيفي وأفي خيزاني بيك بينن بركو نشيا بيك بينن البرچ برنبونا أفان پارچ زاوية وجهندي مصفى أفي كاري بكن براستي لروي إنسانية وكارك يعني ناهتا وصف كرن مروف هندك تشتا دبي بو آخرت خوش بكتن بس بو خونه بيت احتمال هكا اف پارچه زوي بپاره هات بانا فروتن قيمتك زور كربا بس شيخي برخ نكرا قيمتا پاره برخ كرا لاياني إنساني بيك وجياني الگندي گەنجێک پارچە زەویتان وەرگرتووە لە گوندی ئەو کارەی شێخ چۆن هەڵدەسەنگێنن چەندە ئاسانکاری بۆ ئێوە کردووە بۆ ئێوەی گەنجان کە پرۆسەی هاوسەرگیری پێک دێنن بله پێشەکی خێرۆدان بود کەن کۆنگ و سەردان و گوندێماکەی ڕۆستی سەبارەت وی پروژەی ئەوە ژمێژە نەعنی ئەفسۆڵە پۆرەوە عنی مێژەیە ئەم وی کۆرەی گەڵک گرنگ هەڵسەنگینی کومەدیتی ژمۆرەک و زور و گەنجۆل گوندی زێدە بوو وطبيعة اندوميت خزون الشبات ووقت خزون تيتا بيكينون طبعا دي اندوميت خزون زور منو بروسو بيكينون هفجينيه دي زيدا بيتو يعني طبيعة بشريات ودي بيرش هندي كنفكو لقلب بتشن اف لقاش دبيت اگر هندكو يعني خزون دوباش ببيت اوا كوري الشيخ يجبر روسيام قالك داس خوشش ليت كاينو كوراكي قالك بيروز وخيرج بو بله باش ايوكو گەنجان بڵێم ئەم کارەی شێخ ئاسانکاری کردو بە زیاتر ئەوەی گەنجان هاوسەرگیری بکەن لە گوندی بله طبعا کۆرۆسۆنیاکۆ زورە نەشر مەسەلەن مۆڵۆخ بشتی بەمە باردەڕەشۆن بەمە ئۆکەیەک هەر ئەڤەنە ئەڤەدی بخۆیەتی هێتی دەست بکات و پۆچە زەوی باڵۆش و ئۆ پروژێ ئۆڤێ و کەهرەبێ یعنی ئەڤە زورە نەوەکی بۆشی کەواتە ئێوە سوودێکی زۆرتان لێ بینیوە سوودە ئێجگۆر سوود نەزور ینی سوودەکی وەتوە ینی بوومە ینی ئەم بۆرخنۆکەینەوە زیاتر وای لەتان نەکردووە لەگەڵ یەک کۆک بن و ئاشتی لە نێوانتان هەبێ ئەم کارە بەێ طبعا کۆراکی زوری جوۆنە ینی ئەڤە ینی زرۆ مرود بەتە سەندێ ئینسۆنیەت گەڵەکە وێگوڤە هەستی مرۆڤانیەت گەلمە کۆری لە ناخو شێت نەدات شێت ئەم بچین بەس ئەوە گەڕیتەوە بوو کەساتیۆویۆ یۆ پیرروس یۆ گرن وڵاوە شێخ هیچ فەرق و جدای نەکرێت لە مابەن ئێمە و یەکی گوای خۆی خزم خۆی ئێمە گۆرانی وە گۆران ئەو زێبار ڕاستی هیچ فەرق و جدایی و هیچ تفاقەیەکی لێمە تفاقە و خۆشی و وەک بەختەوەری لە ناوماندا هیچ فەرقی و جدایکی نەکرێت لە نامان دەستی خۆش ئینشەڵڵا هەر هەبیت کەواتە ئێوە گۆرانن بە گۆرانەکانیش هەمووی دەداتن یان تەنها خزمەکانی وڵا ئەوەی لی گوندا ڕاستی دەدەتن ئەوەی هەر گۆران بێت ئەوەی بیانیش ئەوە لی نەزانم ڕاستی لەو گوندە بەلێ هیچ فەرق و جدایەکی نییە خدا هەر بێ ئینشەڵڵا ئێوە چەندە وەکو گەنجان دڵخۆشن بەم کارەی شێخ وڵا کارێک زۆر جوانە و کارێک احترامانەیە و کارێک مەحتەرامانەیە دەستی خۆش ئینشەڵڵا کەس ئەوها ناکات بەس کابرا بۆ خێرخۆی و چاکەی خۆی ئەوها دەکات ئێوە لە بەرنامەتاندایە کە لە داهاتوودا ئێوەش ئەو کارە جوانانە چاولێکەری بکەن وڵا ئەگەر لێمان بێت ئینشەڵڵا دەکەین ئەگەر بەس بێم لێمان بێت ئینشەڵڵا دەکەین ئازیزانی خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمجارەشمان پرۆگرامی لە بەردەڕەشەوە لە گوندی دولێجان خوازیارین بە دڵی هەموو لایەکتان بێت تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ